بەڵێ ئەستا خۆکە باش. ماوەی 20 ساڵە هەموو ڕۆژێک لە بەرەبەیانێکی زووەوە چاوەکانی لە خەوێکی قوڵ و شیرین بێدار دەکاتەوە لە پێناو ئامانجێکی نیشتیمانی و مرۆڤایەتی خۆی بۆ زەحمەتیەکانی کارەکەی ئامادە دەکات. ئەم پیاوە کارێکی پڕ مەترسی و ترسناک دەکات. لە سەرەتای هەنگاوەکانی بۆ ئەم کارە مەترسیدارە بارگاوی کردنی ئەم باتریانەیە کە وزە بە ئامێرەکانی دەبەخشن بۆ دۆزینەوەی دوژمنێک کە نزیک کەوتنەوە لی بەواتای نزیک بوونەوەیە لە مەرگ. کە دەست بەکار دەبێت پەیوەندی بە تیمەکەیەوە دەکات بە یەکەوە سەدان کیلۆمەتر بەنێو دەشت و شاخە سەختەکاندا بە ئۆتۆمبیل و بە پێ دەبڕن. ئەم تیمە بریتیە لە کۆمەڵێک کەس کە لە دۆزینەوەی بۆمب و پاکردنەوەی سروشتی کوردستاندا شارەزان لە پاکردنەوەی میراتیەکی خراپ و پیس کە ڕژێمی بەعسی لە ناوچوو بۆ ئێمەی بەجێهێشتووە. ینی کە ڕۆی بێ چێشتە ڕۆی حسابی خواردنەوە شتەمان لە خۆ کردیە لە چای ئاماداکەین. مەغزنین هەیە لە بینی سیدەکە و چێلگەی. ئەو کەرستێک کە هەیتین خاصە بە ئەلغامی جیهازە F1 A4 جیهازی دەستن پێەیە درع و فازرن پێەیە. بژگە لەوانە هەندێک کەرستەی دیدی کە وەکو جەلیکانە چکا و جەیەکە ئیش لێکن ئاوی لێ نییە لەوی بچین ئاویش لەگە خۆ ببین. ئەو جەکە گەیشتینە سە چێلگەی بدایەت ئەو مەجموعەیە هەموو حازر ببن لە 8 دیمانێر پێی دێ. ئەو کارمەندەیە کە ئیشی ئەلغامێکە دوو کارمەندی دیکە سەرۆک بەشن دەگە تیم لێ دەرەچی مدیکیشن لەگەڵە مزەمت لە حالەتی حادیسێک ڕوودا شتێک بەبەر دەوامی دەبی نێزیکی چێلگەبی نێزیکەی 7 متر لەو دەوری نێزیک بیوەبی ئەگە حادیسەی ڕوویدا زوو بگەتێ. ئەم کۆگایە وەک ئەمباری کەلوپەل و ئامێرەکانی ئەم تیمانن لە بەردووری ڕێگاکان و بارگرانیان لێرە هەڵدەگیرن لە کاتی پێویست بەکاریان دەهێنن. ئێرە گوندی ئالانەی سەر بە شارۆچکەی سیدەکانە
کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی پایتەختی هەرێمی کوردستان. لێرە سەدان کێڵگەی میرڕێژکراو بە درێژایی 10 کیلۆمەتر هەیە. لێرە کە باسی ئەو ڕێچکانی کردکە ئەو دیمانەرە لە چەند دەرە ئیشکە جار هەیە پێویست ناکە هەموو بچن ناو چێلگە جێی دیکە هەیە مەسەڵەن وەکو ئیدارە وەکو دەورەی حەقلی جار هەیە دارەکەوی ئەو بەحسیانن هەمووان بۆ ئەوکە چونکە ئەو جێی کە ئیش لێکن داخۆ لە چیایە بەردەوام ئاژەلی دێتە ناو. یعنی ئەوە نییە بەس وەبرەی وڵا داخۆ دوورە لە شاری ئەوە هاتو چۆ خەرچی لێ نیە، نە مشکلەی سەرچین ئاژەڵە بە بەردەوامی وەناوەکەی داری لێ حەبلی لێ جار هەیە ئەلغامی لێ وەسە ئەلغامی کەتیە بەخۆش نەزانێ کە ڕۆژی پاشر هاتیەوە ئەلغامە کوتەخەیە ئەو شتانە هەمووی بەحسی لەوەکە ئەو جار نۆرەی میدیک داتێ ئەو میدیکەش بەحسی ئەو کەسانە کە ئەوی شەیەکەن ئەنگۆ سەلامەتن چن قوستانی هەیە چ جێ بریندارە ئەو جا کە میدیکە ئەو شتانی خەلاص کرد دەچینە ناو چێلگەی پێشی بچین جێن هەیە لۆ تێستی جیهازی F1 A4 دوای گەیشتن بە کێڵگەکانی مین و ئەو ڕوبەرەی کە مین دایپۆشیوە دەست دەکەن بە ئامادەکاری بۆ گەڕان و دۆزینەوە و پوچەڵکردنەوەی ئەم دژمنە شاراوەیە. سێ نوع جیهازمان هەیە ئەو کاری پێ ئەەکەین بشگەلەوەی جیهازی دیکەشمان هەیە خاص بە جماعەتی تەقینەوەی ئەو جیهازە زۆر گەورەتران بۆ ئیشی مەنابی بەس ئەوینە دیکە لە عمقی زیاتر لە من عەردی گولە تۆپ ئەو شتانە بێ دەردینی بە بەردەوامی کە بۆ جیهازانە ئیشەکەین دەبی پێش بچینە ناو ئیشی جیهازی خۆ تێستکەین لە جێکی خاوین ئەو جاچین جیهازی خۆ تێستەکەین لەوێ ئەو جیهازە دگمەی هەیە مەسەڵەن دیۆڕێس و نیوزکەنسل و دگمەی ئیشپێکردن و ئەو شتانە هەمووی دەبی ئەگە پێویستی کرد ژاوژەی زۆر بوو ئەو شتانە تەطبیق بکەین کە تێستی کرد لەوێ جێکی خاوین مادەوەی دەڕۆی کمەچی دیکە لە ناو چێلگا لەوێش کە جێی دەست پێکەی لە ڕێچکەکەی لەوێش تێستەکی دیکاکەوە ئەو تێستە لۆ چێلبی ئەو عەردەی بخۆی تعریف بکە پێناسی خۆ بکاتەوە بگونجێ دەگا ئەو عەردەی ئەو جیهازەوە دروست کرایە ئەو عەردە مەسەڵەن کانزای چنۆعەکە دەگا ئەو عەردەیەک خۆ گونجینی زۆر متەتەوەرە. جار بۆ دڵنیابوونەوە ئامێرەکانیان دەپشکنن چونکە ئەو ئامێرانە زامنی دۆزینەوەی هەر بۆمب و گول لە تەنک و زرێپۆشەکانن کە پاشماوەی شەڕەکان و هێشتا لە ژێر زەویەکەدا ماونەتەوە و نەتەقیونەتەوە. لە بیدایەتی کارت ئەو جیهازە دەبی دیماینەر تەماشای خۆ پێش خۆ بکە ئایا دەگە دوێنێ ئەو چێلگەی کە ئیش لێکە گۆڕانکاری بە سەهاتیە دەگە ڕینین و بەفر و باران ئەو شتێک مەکو ئەلغامێک لە لای سەرەوە خوشی بیتە کۆلانی وی مەسەڵەن جار هەیە کە ڕۆژی یەکەم ئیشی کردێ ڕۆژی پاشتر دێ دار لە جێ خۆ نەما دەگە بارانی یان دەگە ئاژەڵ هەمووی کردێ حەبلی پێوەیە حەبل و دار هەموو شت خۆشتێ ئەو شتانە داحاو دەبی هەمووی لە نوێوە دقت لێ بکە لە بیدایەتی سەرەتای ئیشەکەی دابنێتەوە. ئیدی کارە ترسناکەکەیان لێرە دەست پێ دەکات هەموو ڕێگاکانی سەلامەتی خۆیان و دەوروبەریان دەگرنەبەر پرۆسەی پاکسازی ئەو کێڵگانەشیان دەست پێ کردووە کە هێشتا پڕیەتی لە مین و تەقەمەنی بەجێماو. ئەو بەردەی سبۆکە بۆ دیاریکردنی سنووری کارکردنی تیمەکەیان سەرەتا ئەم بەردا بە ڕەنگی سپی نەخش دەکەن دواتر لە ڕێگەی ڕەنگی زەرد
ئەم کۆڵانانە دروست دەکەن وەک ڕێگایەک بۆ دۆزینەوەی بۆمب و خۆپاراستنیان لە تەقینەوەی. ئەوجا دیماینەر دەست بە گەڕانەکە مشکلەی هەرە سەرەکی گەڕان بەو جیهازەی هەتا ئەلغامەکی دەردینی لەوانەیە بگەتە 2,000 ساچمەی هەنی بەو نسبەتەی زۆرەی لە بەوەی شەڕی عێراق و ئیرانی لێکرا گولە تۆپی لێ تەقیە ئەلغامی لێ تەقیە ئەلان ئەو ئەلغامەی کە ڤالمارەیە تقریبا دەوری 1200 هەتا 1500 ساچمەی تێدا. سەبارەت بە کاری مینپارچی بەڕاستی کارێکی زۆر قورسە و زۆر مەترسیدارە. کارمەندەکانی ئێمە کە لە چێگەمینەکان کار دەکەن هەمیشە ژیانیان لە مەترسیدایە. بەنسبەت کاک ئەیوب کە لە تیمی 8 کارمەندە وەکو مەسەن سەرپەرشتیاری بەشێکە لەو تیمە هەتاکو ئێستا کە بەڕاستی ماوەیەکی زۆرە تقریبان 20 ساڵ ئەبێت لە بوارە ئیشە کات بەڕاستی زۆر بە بوێرانە و زۆر بە چاونەتەسانەوە ئیشەکانی خۆی ئەنجامدایە و بەنسبەت کاک ئەیوب لەو کاتێک کە هاتیتەکنە من وەکو سەرۆکبەرش کار دەکات و زۆر کابراایکی لەسەرخۆ و هێمنەوە ئەو کەسانێکە لە ژێر دەستیتی زۆر بەڕێک و پێشی ئیشەکانیان بەڕێوە دەبات. ئەو مەترسانی لەو کارێکە ئابینین زۆرن یەک لەوان بەیانی کە ئاڕۆین حساب کە سەعاتێک لە ناو سیارە زیاتر زۆر حادسەندایی هاتو چۆی نەفەرین لێ بریاندار بووە سیارەن تەفلیش بووە زۆر شتی دیکە لە پاشینجی بژگە لە ئەلغامی جار هەبووی ئیشن کردیا دەگا عەردەکەن هەر قۆریە دپشک بۆ دەرکەتیە جار هەبوو مار لۆمە هاتیە دکەوەنا ئەوی شەیەکەوی ئەمەکی نییە حسابکەەوە سەدام 35 ساڵ زیاتر لە هەشتایەکان ئەلغامی دانا هەتا ئێستا بڕۆ جار هەیە ئەلغامی دەبینی لە دەرەوە کەون بووە سۆتایە هیچی تێنەما لە ناوەتی ئەیتەکە هی ئیشەکە تەفسیلەکەشی ئیشەکە معڕەزە لەو تەقینەوە بەبەردەوامی. دیمانە کە گەیشتە ئەلغامی ئەوجا بانجی ماکە ماوەکو سەرۆک بەش هەرسین بەکاری خۆمان ئەوجا گە پێویست ئەو ئەلغامی زیاتر خاوین نەکەینەوە بی بزانین داخۆچنەوە ئەلغامە ئەوجا کالۆن ئاشکرا بچنەوە بە جیهاز بانجی تیم لێدەرێکی پێرن کە ئەلغامێک لە فرانە کۆرانەیە ئەوە ئامادە کرایە لەو تەقینەوەی.
هیشیمە 45 دقە کارەکەین 45 دقە کارەکەین چارێکی کسراحەت ئەو چارەکەی دەبیوە بەڕابێ لە ناو چێلگەی جار هەیە جێی سراحەتن تقریبا 100 متر دوورە لە جێی سراحەتن ئەو جار حساب کە 5 دقە چوون 5 دقە گەڕانەوە 5 دقەش تەمینی لەو ئاو خواردنەوە کە یان چایەکە حازربی ئەگنا سراحەتن نییە وەری وەڵا باچین ئەمە هەندێک نەفەر لەوێنە بە ئەمە لێ پاردنێ ئەوە نییە بە بەردەوامی دەبی لە ناو ئیشی ئەو کوردستانی ئیمەیە ئێستا ئەگەم برێن بە دەستمە دەرەوەی خارج لە هەر دەوڵەتێکی هەبی لەوانەیە ئیقامەم زووتر بدرێتێ سێ شارەی نەزەمەکان ئەوە ئەبێتە سەبەب زۆر ئەسبابی دیکەش هەیە چونکە ئەو ئیشە کە ئەکەین ئیشەکی خەیریە لە خارج زۆر احتیمام بەو ئیشەیەکەن وەکو ئێرە نییە ڕاستی کەمە ئەو ئیشەیەکەن هیچ احتیمامی نییە ئەمە بزرین کەس بەحسیمە ناکە بڕۆ بەبێ حسابی ئەلغاممان دەرینە ئەوە ناسینی من دەگەڕێتەوە بۆ کاک ئەیوب لە ڕۆژی 23/11/1998 بۆ سوتفا خۆم و کاک ئەیوب بەیەکەوە مینلابەر بووین لە خونی مینلابەر بوون ئێستا منیش تەواو بوومەتە بەڕێوەبەری ئەویش هەر لای من مۆزەفە کاک ئەیوب نمونەی مینلابەری دەسۆزە لە ئیشکردن نمونەی مینلابەریە کە ئیشەکانی خۆی بە سەلامەتی ئەنجام داوە تا ئێستا کارکردن لە بواری مین و تەقەمەنی کارێکی یەکجار قورسە و پێویستی بە ڕۆحیەتێکی زۆر بەرز هەیە تاوەکو تۆ بتانی ڕوبەڕووی مەرگێکی شاراوە بیتەوە لە ژێر زەویە کە لە هەموو چرکە ساتێکە کارمەندێکی ئێمە معڕەزە بۆ ئەوەی کە ئەم مینە یاخود ئەم تەقەمەنیە بتەقێتەوە و ژیانی بکرێتە مەترسیەوە یاخود بەشێک لە جستەی خۆی لەدەست بدا. دوایی گەڕان و چاودێریەکی چڕ دەست دەکەن با دەرهێنانی مین ئەم کارە وردی و ویستێکی بەهێز و چاونەترسی دەوێت ئەیوب لێرە بێترس و دڵە ڕاوکێ ئەو ئەرکە زەحمەت و مەترسیدار ئەنجام دەدات هەموو کارێک دەکات بۆ پاکردنەوەی بست بە بستی خاکی کوردستان لە مین و بۆمبی چێنراوە ئێمە لەو ئیشەی بەبەردەوامی خەریک ئاگدارەکەینەوە کە نێزیشی ئەو چێلگانە نەبن سێ ڕۆژ پێش ئێستا کە باران نەبوون ئێستاش وەرزی بوارە تەنگروە دەرەکەوی ڕێواسوە دەرەکەوی زۆر جیای ئەو لە کوردستان هەیە هەمووی بە دەرەکەوی خەریک دێتە ناو چێلگێ گەلێک جارە بیتە مناقەشە لە بینی ئەوان ئەو جماعەتانە ئێزەق بەلای زۆری ژنیش لێنە ئەو ئیشەی پێی گوتینەکە کە ئێرە ئەلغامی لێیە زۆر جار هەیە مناقەشەن کردێ زۆر جاریش هەبوو لەوێ لێ حادسەیاندا جێ هەیە ئێستا پێزانم ژن لەگە کەنگری دەرینانی ئەوە داریان پێدەدین پێرین پیشک ئەلغام دەگەت دەرینانی کەنگر ئەلغام تەقیە یعنی زۆر شت هەیە زۆر ڕوویدا لەو منتیقێمە زۆر بووینە سەبیبی ئەو شتانە زۆر جار هەیە بە خۆم دیتیتم ئەلغام ئەو ئەلغامەی کە پێرێن باڵمارە دیار نەبووە پەلکی ڕێواسی تقریبان برێن چەند زۆر گەورەیە هەندی ستور کەچی زیاترە کە تیتە سە ئەلغامەکەی ئەم دیمەنەی ساڵح چارەنووسی سەدان گەنجی ئەم ناوچەیە بووە ئەو بەدیتنی ئەو تیمانەی دەستگای مین دڵخۆشە چونکە نایەوێت چیدی هاونیشتیمانیانی وەک ئەویان بەسەر بێت و بە لە دەستدانی ئەندامێکی جەستەیان ژیانیان تاڵ بێت نیوڕانە بوو چوومەکەنەوە کودێت سمەنا حەویانەکەنەوە وسەک هەتم تەبن باردە بوو پێم لەسە باردنات تەبن باردە تاقی باردەکەی فەڕەداوە ئەزی فەڕەدام وەختەشی وەخۆ هات مۆزانم پێمێلێنە پێمنی شەخ کرد بۆ تێرەوە زۆر حەزەکەین بە حەز محاولەکەن لەو بکەن ئەو تێن لێ دەربینن ئەوە ممکنە 15 نەفەر دێتر لێوە با کەتینە و بێلاق بووینە و بێدەست بووینە و بێچاو بووینە بەس ئێنە ماوەردێ ئێنەوە بکەتە دوو برازایە من کوڕەک و کیژەکە من دەگە برایەکی من بەس ئینە ماوەردی هێنە ئالانی بەڕیە بینێ ڕەشید دوو کوڕێنەوە بکات یەکێ ما یەکێ مردە ئەلعان یا ئەلعان پێشی گاو
ئەگەر جێڕی لێبانە نەیوێریەمە و بەرەو ژێرابێ من دیکە هاتینە و ئەو ئەلغەمەی لێ دەرتینن ئەلعان ئەبین بووی. ئەم گوندە یەکێکە لەو سەدان گوندەی کە خەڵکەکەی بەهۆی مینەوە چەندین قوربانیان داوە لە کەم ئەندامبوون و گیان لە دەستدانی خۆشەویستانیان. ئەمە چەند نیشانەیەکن هەیە کە بتوانین ئەو شوێنانە بناسینەوە کە مینی لەیە. سێگۆشەی سوورن هەیە، تێلدەرمان هەیە، ئەگەر لە چیا تێلدەر ببینین بەردی بۆ یەکرا بە ڕەنگی سوور لەسەری نووسرایە BM، ئەوەش نیشانەیەکە کە ئەو شوێنە مینی لەیە. کەڵەکەبەر زۆربەی گوندەکان خەڵکی گوند کەلەکە بەردیدانە، ئەگەر شتێکی مەترسیداریان دیت بە کەلەکە بەردیاندا ئەنا. پەڕۆکی سوور ئەگەر لە شوێنێک پەڕێکی سوور بەسترابیتن ئەوەش نیشانەیە کە ئەو شوێنە مینی لەیە، ناوی بە هیچ شێوەیەک لێیان نێزیک ببینەوە. دائما ئەو ڕەنگە سۆرە و کە دیت ئەو معنای مەترسیدارە. ئەگە کەت بوو لە هەر جێی لێبوو نێزیک مەبن. بەڕاستی بوونی مین لە ناوچەیەمە ژیانی زۆر زەحمەت کردینە. ڕێگرێ لە هەموو شتێکمان، زیانی گیانیمانەوە بۆ زیانی مادیشمانەوە بۆی بوونی مین لەو ناوچەوانە. دەستخۆشیش لە لیژنەکەین، لە لیژنە هەرگرتنەوەی لزنەکە بەڕاستی زەحمەتە کێشن لۆ تا ئێستا تا ماوەیشان کردێت توانیانە باش پاچکەنەوە، دەستخۆشیان لەکەین. بەڕاستی ژیانیوانش لە مەترسیدایە. دەستخۆشی لەو ئەو تیمێکن کە هەڵەگریتۆ زۆر لیانە مەمنونین. دەستخۆشیش لە ئەوانەکەن کات ڕێنمانیە دەنە ئەو خەلکی گوندی ئاڵانە کە هەموو ئەو گوندانێک کە ئەلغەموشتیان لێ نێزیکە لیانە مەمنونین، سوپاسیانەکەن زۆر زۆر مەمنونی لەوانە. ئێستا وەرزی بەهارە ناتوانین بچین هەم بۆ گەشت و گوزار هەم بۆ کۆکردنەوەی گژوگیایی وە دەستخۆشی لە دەستگای مینەکەم کە هەستان بە ئامادەکردنی ئەم سمینارە تا خەڵکەکەمان هۆشیار بکەنەوە. بەڕاستی ئەوانە دەورێکی باڵیان هەیە لە هوشیارکردنەوەی خەڵکەکە لە پاکردنەوەی شوێنەکە. هەتاوەکو ئێستا چەندین کاری جوانیان کردووە، چەندین شوێنیان پاکردێتەوە. ئێمە چەندین دۆنم زەوی زارمان بەهۆی مینەوە ناتوانین لێی سوودمان بین. چ لە وەرزی بەهاران کە وەرزی گەشت و سەیرانە، وەرزی گژوگای بەهارەیە، ئێمە ناتوانین بچینە ئەو شوێنانە. شان هەزی بە پیاوەکەمەوە دەکەم. زۆر ماندیە، نزیکیەوە 90 ساڵە لەو کارە بەردەوامە بەبێ وەستان. ئەو کارە هەرچەندە مەترسیدارە، کارێکی دڵتەزێنە، کارێکی زۆر گرانە لەسەر ینی لەسەر شانیوی بەس هەر بەردەوام بووە. ڕوبەری پیسبوو بە مین و تەقەمەنی لە ئێستادا نزیکەی 274 کیلۆمەتر دووجایە. ڕوبەری پاکرا و لەو دوژمنە زیاتر لە 502 کیلۆمەتر دووجایە. ژمارەی قوربانیان نزیکەی 13400 هاوڵاتیە. زۆر چێلگەشتمان خلاص کردێ لەو مەترسیەی کە هەیبووە لە سەخانێک لە ئاژەڵ. زۆر چێلگەمان خاوی کردیتەوە بزنێکی وی لێ بووە، یعنی بە بەردەوامی ئەمە ئیشمان کردێ لەو جیانە کە خاوینی کردێ. زۆر جێگای دیکە هەیە وەکو ئێستا کوڕک ئەو شارێکی ئێستا لەوێ دامەزرایە، جێ ئەو تاوەرەکانی کە ئەو مەسعدەوە ساختەوی هەموو جێ چێلگەی بوو، 3 چێلگە مینی لێ بوو لە تقریبا لە ساڵی 2007 لە وەختی ئیشمان لێ کردووە. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەش بە کاک ئەیوب وەکو یەکێک لە پێشمەرگەکان و سەربازەونەکانی ئەم کاروانە کە بەردەوام لە ماوەی 90 ساڵی ڕابردوو کاری گەورە و جوانی پێشکەش کردو لە پێناوی پاراستنی ژیانی هاونیشتیمانیانی وڵاتەکەمان و شایانی تەقدیر و ڕێز و وەفایە کەمترین ڕێزیش کە پێشکەشی کەین ئەم دیارەیە کە ئومێ دەکەین ئەمە هۆکارێک بێ بۆ زیاتر بەردەوامی و کاری باشتر
و ببێتە نمونەیەکیش بۆ هەموو سەربازەبوونەکانی تری دەستگاکەمان و سەرجەم پیشەوەرانی. ئێمە ژۆک و دەستگای گشتی کاروباری مین لە بەرامبەر ئەو ئەرکە پیرۆزەی کە لە ساڵانی ڕابردوو کاک ئەیوب ئەنجامی داوە سوپاس و پێزانین دەستخۆشی خۆمان پێشکەشی ئەەکەین ومێدی سەرکەوتن و کاری بەردەوامی بۆ خوازیین. پیرۆزە.